خۆشەویستان دیارەتەوەری یەکەمی دانیت باش تایبەت کراوە بە وەرگرتنی ژمارەی سپاردن بۆ کتێب بۆ گفتوگۆی ئەم بابەتە دەچمە لای میوانەکەمان دیاری وەستە عەزیز ڕاستەوخۆ لاولێرەوە لەگەڵمان دەبێت کە بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێمە. کاک دیاری سڵاوت لێبێ بەیانیت باش ئەمەوێت دەستپێک بۆ پرسیارە دەست پێ بکەم ئایا ژماردنی سپاردن بە کتێب بە چ مەبەستێک دەترێت بە نووسەران و ڕێنمایەکانی وەرگرتنی چین؟ سپاسی ئێناافتی و بەڕێستان و سەرجەمبینەرانتانەکەم. بەڵێ کاک دیاری ئەمەوێت پرسیاری ژمارەی سپاردن ئەگەر پێناسی بەڵێ فەرموو بەڵێ فەرموو ئەکتێ پێناسی بۆ بکەین ناساندنی ئەو کتێبەیە بەو ژمارەیە وەکو چۆن هەموو شوێنەکانی کە ڕێزبەندێکیان هەیە بۆ ئیش و کارەکانی خۆیان ئێمەش لای خۆمان هەست نووسەرێک چاپخانەیەک هەچ کەسێک بێت کتێبێک دەربخا یا وەرجێڕ بێ نووسەر بێ شەعر بێ ڕۆمان بێ هەر شتێک لەوانە بێ هێتە لای ئێمە و ئەتوانێت ژمارەی سپاردن زۆر بە ئاسانی وەربگرێ و ژمارەی سپاردن جگە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان لە بەڕێوەبەرایەتی کتێبخانەی گشتی سلێمانی و دهۆک و وەرەگرێ. بەڵێ کاک دیاری ئایا تۆ دەتوانی لە ئێستادا ئەمارێک بدەیت بە من کە چەند کتێب لە ساڵی ڕابردوو لە ساڵی 2020 هەروەها لە ساڵی 2021 ئەم چەند مانگەی کە ڕۆشتووە چەند کتێب ژماری سپاردنی پێدراوە؟ لە ساڵی 2020 نزیکەی 2000 کتێب لە بەڕێوەبەرایەتی گشتی ژماری سپاردنی داوەتێ لە سلەیمانی 15,000 تقریبا دراوەتێ لە دهۆک 458 ژمارەی سپاردن دراوەتێ لەو فترەی دوای سەری ساڵ کە لە 1 تا حەڤەی 3 حتا و دوێنێکە من واژوم لەسەر کردو لەگەڵ برادرەکانی کەما لە سوورەکانی کە لە گشتی 305 ژمارەی سپاردنمان داوەتێ لە سلەیمانی 310 لە دهۆک دیکەی 112 کتێبێ. کاک دیاری ئەم ئامارانە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەڵکشاوە یاخود کەمی کردووە هۆکارەکەشی بۆچی دەگەڕێتەوە؟ جێ دڵخۆشکەرەیە کە ئەوەی من بتوانم کە لە سێ مانگی ئێستاداکەین بووە ئەتوانم بڵێم بەرەو هەڵکشانە ئەویژی ئەوەیە کە بتوانین زیاتر نووسەر دەستکراوە بێ و کاراسانیشیان بۆ بکرێ بۆی کە چیان بۆ بکرێ ئێمە بتوانین هاوکاریان بین و لەگەڵیا خزمەتکارێکی باشی کتێب و نووسەر و خوێنەریش بین. کاک دیاری ئێوە چ سانسۆرێکتان بۆ پێدانی ژماری سپاردن بە کتێب داناوە واتە چی ڕێکارێک دەگرنە بەر بۆ ئەوەی لەوە بکۆڵنەوە ئایا ئەم کتێبە شایانی ئەوەیە ژماری سپاردنی پێ بدرێت یاخود نەخێت چونکە لە ماوەی پێشودا هەندێک نووسەر گلەی ئەوەیان کرد کە ژماری سپاردن بە کتێبەکانیان نادرێت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا تۆ پێتوانیە ئەمە سنووردانان بێت بۆ ئازادی نووسەران لە هەرێمی کوردستاندا؟ من پێم باشە وشەی سانسۆر لەگەڵ وشەی سپاردنە جیاب بکرێتەوە. سانسۆر شتێکە ژمارەی سپاردن شتێکێ تۆ ناکرێت کتێبێک ئەدیانەکان ئازار بە تۆ ژمارەی سپاردنی بیتێ ناکرێت کتێبێک مێژووی میلەتەکەت مێژووی نەتەوەکەت بشێوێنێ ژمارەی سپاردنی بیتێ یا بڵێ ئەمە سانسۆری یەکەم یا قەدەغەی ئەەکەم بەمانە گشتێکە ژمارەی سپاردن وەک سەرەتایەوتم ناساندنی یا توانین بڵێن ئاشنابوونی ئەو کتێب ئەو نووسەرەیە ئەو کتێبێ بە
حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانێت باشتر بچێتە ناو خەڵکەوە خۆمان لە ڕێی بەڕێوەبەراتەکانمانەوە هاوکاریان بکەین بچێتە ناو هەموو قەزا و ناحیە و شار و حتا گوندەکانیشەوە یعنی هیچ وشەی سانسۆر لەگەڵ ئیشەکەی ئێمەیان نا دروستە نا ئیشی لەسەرێ واتە هیچ سانسۆرێک نییە بۆ وەرگرتنی ژماری سپاردنی کتێب باشە کاکداری من دەپرسم وەکو ئاماژەشم پێکرد هەنێ نووسەرگلەی ئەوەیان کرد کە کتێبەکانیان ژماری سپاردنی پێنادرێت واتە ئەو کەسە کێ کە کتێبەکەی یاخود ناوەڕۆکی ئەو کتێبە چییە کە نابێت ژماری سپاردنی پێ بدرێت لەلای ئێوە با مێژووی دەست بەکاربوونی من کە نزیکەی 4 مانگە شتێکی وان نەهاتوتە بەردەستم کە ژماری سپاردنی نەدرێتێ دیارەمە هەر لە بەڕێوەبەراتی شتێکی منەوە نییە بە هاوکاری لەگەڵ جەنابی وەزیر و ستافی ئەنجومەنی وەزارەتگا و هاوکاریاکرێ هی ئەوەیە کە ئێمە نووسەر تەواو لەگەڵ ئێمە لەسەر خەت بێ هاوتەریب بین بتوانین خزمەتێ بە کتێب و کتێبخانەکان و نووسەرانی ئەم وڵاتی خۆمان بکەین. بەڵێ کاکداری دیارە دەمەوێت ڕێنمایی تۆ وەرگرم یاخود ئەو ڕێکارانە چین کە کتێب پێیدا تێدەپەڕێت بۆ وەرگرتنی ژماری سپاردن دیارە من ئەمەوێت بپرسم کە ئایا ساڵانە ژماری سپاردن یاخود پێدانی ژماری سپاردن لە هەڵکشاندا یاخود هەر جارە و لەبەر هۆکارێک کەم دەبێتەوە یاخود زیاد دەکات. من بۆ زانیاری بۆی باش بزانانی ئێستامە لە بەرنامەکاری بەڕێوەبەراتی گشتێکەکەمانەوەیە ژمارەی سپاردنمان داوەتەوە بە بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانی هەڵەبجە بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانی گەرمیان بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانی ڕاپەڕین لە نزیکترین کات ئاماچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە هۆکارێکە بێت کە ژماری سپاردن لە هەڵکشان نابێ و هیچ کێشە و گرفتێک نەبێ نووسەرێک لە خانەخیل نووسەرێک لە ڕانیە نووسەرێک لە هەڵەبجە لە هەر شوێنێکی کە بتوانێت کتێبێک دەربکە نە پێویستی بە سلەیمانی هەیە نە پێویستی بە گشتی هەیە نە پێویستی بە شوەکانی کرد لە بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانی سنووری خۆی ئەتوانێت ژمارەی سپاردن وەرگرێ و ئەمە یەکێکە لە ئەو کارانی کە ئێمە دەستمان پێکردووە بۆ کاراسانی لەگەڵ نووسەر و وەرجێڕ و شاعیر و هەموو ئەوانەی کە دەست و پەنجە نەرمەکەن لەگەڵ کتێبە. بەڵێ کاکداری ساڵی پار واتە ساڵی 2020 کەرەنتێ ڕاگەیەنرا ئایا ئەمە کاریگەری هەبوو هەروە ئێوە چی ڕێکارێکتان گرتە بەر بۆ ئەوەی نووسەران بێبەش نەبن لە وەرگرتنی ژماری سپاردن دیارە من لەسەری خوێنمەوە هەندێک وڵاتم بینی کە لە ڕێگەی ئیمێلەوە ژماری سپاردن بە نووسەران دەدەن ئایا بەکارهێنانی ئیمێل بۆ وەرگرتنی ژماری سپاردن لە کوردستاندا لە چی ئاستێکە؟ من لەو زەمەنی خۆما کە کۆرۆنای پێ دەڵێن لەو شوێنە دەست بەکار نەبووم دوای ئەوە تقریبەن دەست بەکار بووم بەڵام ئەوەی ئاگام لێ بوو بێ و داتاکە ناتبی بەردەستم خۆشبەختانە خوێنەر باش بووە بە ئاشنابوون لەگەڵ کتێبخانەکانە بە هەر شێوە لە شێوەکانێ بە ئۆنلاین بێ یا بە وەرگرتنی کتێبێکی عارەبێ و ئەوەی نووسەرەکانیش توانی بێتیان پێم وایە مەیدانەکە چۆڵ نەبووە گەل کەم بوو بێ یا زیاد بوو بێ ئەوە مۆزە ئیشکێ بەڵام مەیدانی نووسین و خوێن و ئاشنابوون بە کتێب چۆڵ نەبووە مەیدانێک بووە وەکو هەموو شوێنەکانی کە جوڵەی تیا بووە. باشە کاکداری تۆ لێرەدا میوانی ئەمەی من بە دەرفەتی دەزانم کە بپرسم خانمان ئایا نووسینی خانمان بڵاوبوونەوەی کتێبی خانمان یاخود دەستنووسی خانمان تا چه ئاستێکە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی گونجاودایە ئایا بەراورد بە پیاوان نووسینی ئافرەتان تا چ ڕادەیەک پێشکەوتووە هەروەها تا چ ڕادەیە گرنگی پێدەدرێت لە کۆمەڵگەی خۆماندا؟ وڵای ئەوەی پێتە بەردەستنەوەگەم لێ بێ بەداخەوە ئەو ڕێژە زۆرە نییە کە بڵێن لە ئاستی ڕێژەی پیاوانە بەداخەوە مقارنی بکەین هۆکارەکەی چیە و چۆنە ئەویان گەڕینەوە بە خەڵکی پسپۆر بەڵام جێ دڵخۆشکەرە نییە. جێ دڵخۆشکەرە نییە. باشە دیارە ئەمە لە ئاستی وڵاتانی دەرەوەش واتە هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانی دەرەوەش خانمان
لە ئاستێکی کەمدا کتێب بنووسنەوە؟ یعنی ڕۆژەکە ئەگەر سێری بکەی هەر نەبێن بەوەی کە پیاوان ئیبراز بکرێ بەڵام وەکوتم بەڵێ ڕێژەی پیاوان لە بەرز لە ئاستی ڕێژەی ژنانە دیارە جیاواز لە نووسین و وەرگرتنی ژماری سپاردن من دەمەوێت پرسیار لە ئەوە نین هەر نەبن هەن بەڵێ دیار ئەمەوێت پرسیار لە ئاستی خوێنەر بکەم تۆ بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرە گشتەکانی هەرێمی کوردستانی ئایا ئاستی خوێنەر لە هەرێمی کوردستان لە چی ئاستێکدایە ئا لە ئاستێکی گونجاودایە یاخود بەراورد بە ساڵانی پێشوو هیچ ڕێژەکە بەرز بۆتەوە یاخود کەمی کردووە؟ خوێنەر دوو جۆرە ئەو خوێنەری کە سەردانی کتێبخانەکانی ئێمەکە جۆرێکن ئەو خوێنەری کە لە ڕێی یوتیوب و ئەنتەرنێت و ئەلکترۆنیاتەکان وەسیلەکان شتێکیکەن بەڵام ئەوەی کە سەردانی کتێبخانەکانی ئێمەکە ئەوەش بە هەمان شێوە ڕەنگە لای ئێمە جێی دڵخۆشکەرە نەبێ لەو ئاستەیان نەبێ کە تموحی ئێمە بێ بۆیە من لێرەوە پەیامێکێم بە گەنجان بە تایبەتی کتێبخانەکانی ئێمە بەردەوام کراوەیە بۆ خزمەتکردنی ئێوە وە سەرچاوی زۆر باشیشمان هەیە بە تایبەتی بۆ خوێندکارانی پەیمانگا و زانکۆ بۆ تێزی دکتۆر و هەموو ئەو دکتۆرا و ماستەر و ئەو شوێ ئیشەی کە ئەتوانن بۆکو سەرچاوەیەک بەکاری بێنن ئێمە سەرچاوی زۆر باشمان هەیە لە سەرجەم کتێبخانەکانمان لە هەرێمی کوردستان. دیارە کاک دیاری تۆ ئاماژەت بە کتێبی ئەلکترۆنی کردواتە هەندێک نووسەر بە شێوەی PDF کتێبەکانیان بڵاو دەکەنەوە لە چەند تۆڕە کۆمەڵاتەکاندا یاخۆ دەتوانین بڵێن لە گۆگڵدا دەست دەکەوێت. ئایا بوونی کتێبی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستاندا تا چەندێک گرنگی پێدراوە؟ ئایا ڕێژەی پێویست هەیە لە کتێب لە ئەلکترۆن یاخود بڵین لە ئینتەرنێتدا کە گەنج بتوانێت بێ سەردانکردنی کتێبخانەکان سوود لەو کتێبانەی ئۆنلاین یاخود ئینتەرنێت وەربگرێت؟ یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە بتوانین سەرجەم کتێبەکان لە سنووری کتێبخانەکانی هەرێماکە هەند بیکەین بە PDF. ئەوەی شێکە لە ئامانجەکانی ئێمە لە خەونەکانی ئێمە لەگەڵ هاوڕێکانم بتوانین ئیشی باشی لەسەر بکەین بتوانین تاکەکانی کۆمەلگا هەمووی سوورمەند بن لەو کارە بنفخەی کە ئێمە دەستمان داوەتێ و هاوکاریشمان بن. تۆ پێت وایە زیادبوونی کتێبی ئەلکترۆنی کاریگەری هەبێت لەسەر بەرزبوونەوەی ڕێژی خوێندن لە لای گەنجان بە تایبەتی؟ و تا چەندێک کاریگەری دەبێت؟ بە دڵنیاییەوە چونکە کار ئاسانێکی باشە بۆ ئەوی بیخەیتە بەردەم خوێنەر لە جیاتی خوێنەر بێ بۆ لای ئەو تۆ پەیامەکەی خۆت ئەگەیتە خوێنەر ئەتوانێت جارێک سەفەر ئەکا لە شارێک بۆ شارێک لە شوێنێک بۆ شوێنێک لە جیاتیوی ئاشنابێ بە ئەو گۆریانانەی کە زۆر جار گوێمان لێ بووە ڕەنگە ئاشنابێ بە دەقێکی ڕۆمانێک بە شعرێک بە هەموو ئەو نووسینانەی کە هەن بتوانن سودمەند بنبێ. بەڵێ دیارە کاک دیاری هەندێک جار باس لەوە دەکرێت دوو وەرگێڕ کتێبێک وەردەگەڕن یاخود زیاتر لە وەرگێڕێک هەمان کتێب بە هەمان ناونیشان وەردەگەڕن بە چەند کتێبێکی جیاواز ئەمە کاریگەری دەکاتە سەر وەرگرتنی ژماری سپاردن بۆ کتێبەکە؟ خۆشبەختانە تا ئێستا حاڵەتە نەهاتوتە لای ئێمە ڕەنگە پێشتر دروست بوو بێ بەڵێ شێوازی زمانی وەرجێر لە یەکێکەوەی شکە فەرخە و کتێبێک بە دوو ناونیشان بە یەک ژماری سپاردن یا بە یەک ناونیشان بە دوو ژماری سپاردن پێم وایە لە ڕووی یاسایی و لە ڕووی ئەوەی کە بتوانانی کامیان مەقبولترا کارێکی خراپە و دیاردەیەکی زۆر ناشرینیشە. باشە کاک دیاری دیارە دەمەوێت من بپرسم ئایا هیچ کتێبێک هەبووە تا ئێستا ژماری سپاردنی پێ بدرێ دواتر لی وەربگیرێتەوە؟ شتیوان هەبووە تا ئێستا. باشە کاک دیاری دەمەوێت من بپرسم بەڕێبەرایەتەکەی ئێوە تا چنێک لە ڕووی مادیەوە هەروە لە ڕووی معنەویەوە هاوکاری نووسەرانە بۆ وەرگرتنی ژماری سپاردن یاخود پەرەپێدان بە نووسین و بڵاوکردنەوەی کتێب لە هەرێمی کوردستاندا؟
زۆر بەداخەوە ئێمە لە ڕووی مادیەوە تا ئێستا بە هیچ شێوەیەک هاوکاری هیچ نووسەر و هیچ شاعیر و هیچ وەرگێڕێکمان نەکردووە بەڵام لە ڕووی معنەویەوە ئەوەی بە ئێمە بکرێ ئەتوانین تاو هاوکاریان بین تاو ئاشنایەتیان لەگەڵا دروست بکەین وە ڕاستەوخۆ سەردانی دەستگای چاپەمەنیەکان و کتێبخانەکان و ئەوەی کرابێ لەگەڵ نووسرانە ئاشنایەتیمان هەبوو بێ کەم تاخەویمان نەکردووە. بەڵێ کاکدیاری دەمەوێت هەر لەسەر ئەو بابەتە بپرسم ژماری سپاردن لە کتێبدا چی شتێک کاریگەری دەکاتە سەر ئەوەی کە ژماری سپاردنەکە درەنگتر وەربگیرێت یاخود بڵێن ناوەڕۆکی کتێبەکان هەندێک جار وشەی نەشیا لە خۆ دەگرێت یاخود هەندێک جار دەبێتە هۆی شێواندنی کۆمەلگا بە شێوازێک بە ئاوها بڵێ تا ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر وەرگرتنی ژماردننی کتێب سپاردنی کتێب بورن. وەک لە سەرەتای ئاماژەم پێەیە جگە لە مەسلەی ئەدیانەکان و جگە لە مەسلەی مێژووی نەتەوەکەی خۆمان کە دەریای خوێن چەندین هەزار کەمەندام چەندین هەزار تێکۆشەر بۆ بە قوربانی مێژووی ئەو نەتەوەیە ناکرێت کەسێک بە کتێبێک بە ڕۆمانێک بە شعرێک بیشێوێنێ و بێت لای ئێمە ژماری سپاردنی بدرێتێ ئەمەش سانسۆر نییە کە باسیەکەی ئەمەش تەنها وشارکردنەوەی ئەو نووسەرەیەکە بڵێن ئەم میلەتی ئێمە وەکو دژمنان غەزیان لێکردووە با خۆمان قەدر لە خۆمان نەکەین یعنی ئەوە نییە بڵێن وەڵا ئیتر دەرگاکان هەمووی داخراوە ڕەنگە لە 200 لاپەڕی کتێبێکە دە لاپەڕەیەکی بەلای ئێمەوە غەدر بێ لە میلەتەکەمان غەدر بێ لە خوێنی شەیدەکانمان ئەتوانین ئەو دە لاپەڕەیە چاپ بکەین ئەوانەی بچێتە نێو کتێبخانەکانی هەرێمی کوردستانەوە ئەو نییە بڵێ یەکسەر ڕەوزە ئەکرێ نیقاشکەین ئەکرێ قسەی لەسەر بکەین پاشان بە هەردوو لامان توانین بڕیارێ بدەین لە خزمەت کتێب و نووسەر و خوێنەردا. کاکدیاری دیارە تۆ لێرە میوانی ئەمەیت من بە دەرفەتی دەزانم کە بپرسم ئایا بوونی کتێب بۆ نابینایان لە چه ئاستێکدایە ئایا هیچ نووسەرێک هەیە تایبەت بە نابینایان کتێب بنووسێتەوە ئایا گرنگی بە کتێبی نابینایان دراوە لە کتێبخانەکانی کوردستاندا بەگشتی؟ بەڵێ وەکو کتێب هەیە بەڵام وەکو ڕۆژەیە کە ئێمە پێمان باش بێ یا لە چه ئاستی تموحی ئێمە بێ لەگەڵ هاوڕێکانم لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانە ڕەنگە بڵێن نەقسمان هەیە. بەڵێ کاکدیاری دیارە دەمەوێت دوڕێنمایی لە تۆ وەرگرم بۆ نووسەران بۆ خوێنەرانیش دەربارەی کتێب و ژماردنی یاخود ژماری سپاردنی کتێب. من هەر لەگەڵ دەست بەکاربوونی خۆم بەم پەیامەوە ئیژەکەم ئاشبوونەوەی یا ئاشنابوونی کتێب خوێنەر نووسەر یعنی ئەو سێ کۆڵەکە ئەساسی بەڕێوەبەرایەتی گشتیەکەی ئێمە پتۆ ئەکا ئەو عیلاقاتەیە کە لە بینی ئەو سێ کۆڵەکە ئەساسی کە باسم کرد هەم نووسەر هەم خوێنەر هەم کتێب ئەگەر هیچیشیان دەربکەی نوقسانێکی زۆر گەورە دروست دەبێ لە ئاستی ئەو بەڕێوەبەرایەتی گشتی کە ئێمە لەگەڵ هاوڕێیانی خۆمانە ئیشی تیاکەین و ئەمانەوەی خزمەتی بکەین و زۆر تەرکیزکردنە لەسەر ژماری سپاردن بەڵام من لێرەوە پەیامێک هەیەم ژماری سپاردن ئەو سانسۆرە نییە کە باسیەکرێ کە یەک ئیشی ئاسایی ڕۆژانەی بەڕێوەبەرایەتیەکانی ئێمەیە بۆ خزمەتکردنی نووسەر یعنی پێم سەیرە زۆر جار گوێم لە وشەی سپاردنە بێ لە بەرامبەرەوە وشەی سانسۆری لەگەڵا بەکارێنن حەزەکەم ئەوە لە زەینی تاچی کوردی و نووسەری کورد و خوێنەری کوردیشە کاڵ بێتەوە چونکە ئێساوەمان لێ کردووە کاراسەنکی زۆر باشمان کردووە کە نووسەر بتوانێت بە ئاسانترین شێوە حتا زۆر جار نوێنەرەکانیان چاپخانەکەیەت ناسنامەیەکی پێ فۆرمێکمانەیە پڕێکاتەوە ژمارەی سپاردنی لە کەمترین کاتە بۆ دەستەبەرەکەی. بەڵێ دیاری وەستا عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێم ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت زۆر